ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان شاد بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی کرێکارانی شارەزاری لە ئیلام دەست بەسەرکردنی نەوە چالاکی مەدەنی لە پیرانشار و گیلان غەرب گواستنەوەی بەندکراوێکی مەحکوم بە ئیعدام بۆ بەندی تاکە کەسی زیندانی سنا ئازادی سۆڵماز حەسەنزادە لە زیندانی ورمێ کۆبوونەوەی کەسبکارانی تاران دژ بە بڕینی کارەبا دەست بەسەرکردنی چوار کرێکاری ناڕازی لە شرکەتی عۆمران سازانی چابەهار یانەدەستانی چوار سوختبەر لە شارستانی ڕاسک لە سێدارەدانی سێ بەندکراو لە زیندانەکانی بەندەر عەباس و بەم و کۆبوونەوەی ئێرانیانی ئاڵمان دژ بە کۆماری ئیسلامی درێژە هەواڵەکان کۆبوونەوەی کرێکارانی شارەزاری لە ئیلام ڕۆژی سێشەممە 23 گەلاوێژ کرێکارانی شارەزاری ئیلام لە ناڕزایەتی بە دۆخی خراپی پیشەوی و مایشەتی کۆبوونەوە بەپێی راپۆرسەکان کرێکارانی شرکەتی شاغەڵ لە شارەزاری ئیلام لە ئەزنەدانی 3 مانگ هەغدەست و مەزایە ناڕازین و دەڵێن بەهۆی نەزانی حەقی بیمەکانیان با ڕێکخراوی تەمینی اجتماعی تووشی کێشەی دەرمانی بوون بە وتەیەک کرێکارانی ناڕازی ڕێژەی هەڵاوسان چوەتە سەرەوە بەڵام شارەزاری ئیلام لە جیاتی پێدانی داخوازیەکان هەغدەستەکانیانی کەم کردووە و کاتێک ناڕزایەتیان دەربڕیوە هەڕەشەی دەرکردنیان لێکردوون دەست بەسەرکردنی نەوە چالاکی مەدەنی لە پیرانشار و گیلان غەرب ڕۆژی سێشەممە 23 گەلاوێژ 8 چالاکی ژینگە پارێزی خەڵکی گیلان غەرب و چالاکێکی مەدەنی خەڵکی پیرانشار لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەرکران بەپێی راپۆرتەکان ڕۆژی ڕابردوو هێزەکانی سڵاتی سوای پاسەران هەڵیان کچاوەتە سەر ماڵی 8 چالاکی ژینگە پارێزی خەڵکی گیلان غەرب بە ناوەکانی مەحەممەد پەروین ماریا خانی جەهانگیر ئازادی لۆتفۆڵڵا پەرویز حەمید ڕەزا ڕەحیمیان سەلمان پەرهان عەلی فەرەجخانی و مستەفا ڕۆستەمی و هەر 8 کەسەکەیان بەبێ بەڵگەی قەزایی بە توندوتیژیەوە دەست بەسەر کردووە شاینی باسەکە ئەو کەسانە ئەندامی کەمپەینی ڕزگاری زاگرۆس بوون و ئاگری دارستانەکانی ئەو شارەیان کۆنترۆڵ کردبوو لەلایەکی دیکەوە هاوڵاتیەکی خەڵکی گوندی کانی بۆداغی سەر بە پیرانشار بە ناوی موحسێن ئاجی تەمەن 27 ساڵ پاش بانکێش بۆ ئێجارەی سەعات دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە گواستنەوەی بەندکراوێکی مەحکوم بە ئیعدام بۆ بەندی تاکە کەسی زیندانی سنا ڕۆژی سێشەممە 23 گەلاوێژ بەندکراوێکی مەحکوم بە ئیعدام لە زیندانی ناوەندی سنا بە ناوی پەیمان ئەڵڵاوەیسی تەمەن 37 ساڵ بەمبەستی جێبەجێکردنی سزاکەی ڕەوانەی بەندی تاکە کەسی کرا پەیمان ئەڵڵاوەیسی 5 ساڵ لەوەبەر بە تۆمەتی کوشتنی بانقەز دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزاییەوە بە ئیعدام مەحکوم کرابوو شایانی باسەکە پاش تیرۆری ئیسماعیل هەنیە لە تاران و لەگەڵ نزیکبوونەوە بە ساڕۆژی قەسڵی حکوومەتی ژینا ئامینی و دەستپێکی شۆڕشی ژینا ڕێژەی ئیعدامی بەندکراوان لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە ڕادەیەکی بەرچاو زیادی کردووە گیانەدەستانی 2 پزیشک بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە جادەی بۆکان سەقەس ئێوارەی ڕۆژی سێشەممە 24 گەلاوێژ 2 پزیشکی خەڵکی بۆکان لە جادە نێوان بۆکان بۆ سەقس بە ڕووداوی هاتوچۆ گیانیان لەدەستا ئۆتۆمۆبیلی 2 پزیشک و هاوژینی خەڵکی بۆکان بە ناوەکانی دکتۆر سیامەن نەوبەخت پسپۆڕی بواری مێشک و دەمار و دکتۆر چارا حەبیبیان پسپۆڕی بواری ژنانی دووگیان لەگەڵ بارهەڵگرێکدا لە 10 کیلۆمەتری جادەی سەقز پێکیان داداوە و سەرنشینەکانی دەستبەجێ گیانیان لەدەستاوە ئازادی سۆڵماز حەسەنزادە لە زیندانی ورمێ ڕۆژی سێشەممە 23 گەلاوێژ سۆڵماز حەسەنزادە خوشکی نەمر مەحەممەد حەسەنزادە پاش 8 ڕۆژ مانگرتن لە خواردن لە زیندانی ورمێ بە دانانی وەسیقەی 500 ملیۆن تمەنی لە زیندان ئازاد کرا ڕۆژی نۆی گەلاوێژ هێز ئەمنیەتیەکانی بۆکان
هاوکار لەگەڵ ساڕۆژی لە زایکبوونی محەممەد حەسەنزادە لە گیان بەخسکردوانی شۆڕشی ژینا هێرشیان کردە سەر بنەماڵەکەی و ئەحمەد حەسەنزادە باوکو و سۆلماز حەسەنزادە خۆشکیە و هەمیشە زیندووەیان دەست بەسەر کرد. ئەحمەد حەسەنزادە پاش یەک ڕۆژ بەندکران بە وەسیقەی قۆرس ئازادکرا و سۆلماز بۆ بەندی ژنانی زیندانی وەرمێ ڕاگوێزرا. سۆلماز حەسەنزادە لە زیندان دژ بە ناڕوونی چارەنووسی دەستیدایە مانگرتن و پاش 8 ڕۆژ سێشەممە 23 گەلاوێژ بە دانانی وەسیقە و بە شێوەی کاتی ئازادکرا. کۆبوونەوەی کاسبکارانی چاران دژ بە بڕینی کارەبا. کاسبکارانی شەقامی وەلیعەسری تاران ڕۆژی سێشەممە 23 گەلاوێژ لە ئاست بڕینی بەردەوامی کارەبا ناڕزایەتیان دەربڕی. بەپێی ڕاپۆرسەکان کاسبکاران و دوکاندارانی کۆمەڵە تیجاریەکانی شەقامی وەلیعەسری تاران ڕۆژی ڕابردوو دژ بە بڕینی بەردەوامی کارەبا دوکانەکانیان داخستووە و بە کۆبوونەوە لەسەر شەقام دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردوێتەوە. بە وسێ سەرچاوەکانی هەواڵ ناڕازیان بۆ ماوەی 1 سەعات شەقامی وەلیعەسریان بەستووە، بەڵام هێزە ئینتیزامیەکانی ڕۆژیم هێرشیان کردووەتە سەریان و کۆبوونەوەکەیان چێکداوە. دەست بەسەرکردنی 4 کرێکاری ناڕازی لە شەرکەتی عومرانسازانی چابەهار. ڕۆژی دووشەممە 22 گەلاوێژ هێزەکانی ئیتڵاعاتی سوپای پاسداران هێرشیان کردە سەر کۆبوونەوەی کرێکارانی پەیمانکاری شەرکەتی عومرانسازانی چابەهار و 4 کرێکاریان دەست بەسەر کرد. ماوەی نزیک بە 1 هەفتەیەکە کرێکارانی شاغەڵ لە شەرکەتی عومرانسازانی چابەهار دژ بە نەدانی 5 مانگ هەڵدەست و مەزای دواخرا و ناڕەزایەتی دەرەبڕن. ڕۆژی ڕابردوو هێزەکانی ئیتڵاعاتی سوپای پاسداران هێرشیان کردە سەر کرێکارانی ناڕازی و 4 کەسیان بە تۆمەتی هاندانی پێرسۆنەلی شەرکەت بۆ مانگرتن دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستەوە. گیانەدەستانی 4 سوختبەر لە شارستانی ڕاسک. بەیانی سێشەممە 23 گەلاوێژ بەهۆی پێکدادانی نێوان 2 ئۆتۆمۆبیلی سوختبەر لە شارستانی ڕاست 4 کەس گیانیان لەدەستا. بەپێی راپۆرتی حاڵبەش ئۆتۆمۆبیلی ئەو 4 سوختبەرە لە کاتی هەڵاتن لە دەست هێزەکانی ڕژیم بەریەککەوتون و دەست بە جێگریان گرتووە. بەهۆی ئەو پێکدادانە 4 سوختبەری گەنج گیانیان لەدەستاوە کە ناسناوی 2 کەسیان بریتیە لە مەتین دامەنپارە تەمەن 19 ساڵ و حاسڵ جەڵگان تەمەن 22 ساڵ. لە سێدارەدانی 3 بەندکراو لە زیندانەکانی بەندەر عەباس و بەم. بەیانی چوارشەممە 24 گەلاوێژ حکمی ئەعدامی 3 بەندکراو لە زیندانەکانی بەم و بەندەر عەباس چووە بواری جێبەجێکردنەوە. بەپێی راپۆرتی کەمپێنی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی 2 بەندکراو بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی بەندەر عەباس ئەعدامکراون کە ناسناوی یەکێکیان بریتیە لە عەبدوڵڵا لاشتغونی. لەلایەکی دیکەوە بەندکراوێکی بەلووج بە ناوی حامد شاهباخش تەمەن 28 ساڵ بە هەمان تۆمەت لە زیندانی بەم لە سێدارە دراوە. سەپانینی سزای زیندان بەسەر 2 هونەرمەندی ناڕازی. وەفا ئەحمەدپور و دانیال مقەدەم 2 هونەرمەندی ناڕازی و دژبەری ڕژیم لەلایەن دادگای انقلابی شیرازەوە بە زیندان و کۆمەڵێک سزای تەکمیلی مەحکوم کراون. هەریەکە لە وەفا ئەحمەدپور و دانیال مقەدەم لەلایەن دادگای انقلابی شیرازەوە بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 1 ساڵ زیندانی تەعزیری، 2 ساڵ قەدەغەی سەفەر بۆ دەرەوەی وڵات و 2 ساڵ قەدەغەی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان مەحکوم کراون. شاینی باسەکان ماوەی 1 ساڵ بەندکانی ئەو 2 هونەرمەندە بە پێبەندی ئەلکترۆنی و لە دەرەوەی زیندان سێپەڕ دەبێت. کۆبوونەوەی ئێرانیانی ئەڵمان دژ بە کۆماری ئیسلامی. ڕۆژی سێشەممە 23 گەلاوێژ کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخوازی دانیشتووی ئەڵمان هاوکار لەگەڵ کارزاری سێشەممانەی نابووی ئەعدام دژ بە کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرسەکان ئێرانیانی ئازادیخواز لە شارەکانی فرانکفۆرت و هانۆفێر کۆبوونەتەوە و بەدەستەوەگرتنی وێنەی بەندکراوانی مەحکوم بە بەغی و ئەعدام خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە لە ئێران و
ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوو. دووە هەواڵ مانگرتنی هەزاران پزیشک و کادری جەرمان لە هیندستان. ڕۆژی سێشەممە 23 گەلاوێژ هەزاران پزیشک و پەرستاری شاغڵ لە نەخۆشخانەکانی هیندستان لە ناڕزایەتی بە پەرەسەندنی دەستدرێژی سێکسی و کوشتنی ژنان دەستیان لە کار کێشایەوە و مانگیان گرت. بەپێ راپۆرتەکان مانگرتنی پزیشکان و کادری جەرمانی نەخۆشخانەکانی هیندستان سەرەتا لە شاری کەلکەتە و پاش دەستدرێژی سێکسی بۆ سەر ڕێزیدەندێکی ژن و گیان لە دەستانی دەستی پێکردووە و پاش 2 ڕۆژ 300,000 پزیشک و پەرستار لە سەراسەری هیندستان پەیوەست بۆ مانگرتنە گشتیە بوون. بە وتەی ناڕازیان پێشتر ژنان لەسەر شەقامەکاندا ئەمنیەتیان نەبوو، ئێستا دۆخەکە تا ڕادەیەک ئاڵۆزەکە تەنانەت لە شوێنی کارەکەشیان ئەمنیەتیان نەماوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئەسوودەبن.